964 ئیشی خۆی کرد و نافورەکە پاک دەکرێتەوە. لە سلێمانیش کۆنسرتێک ئەنجام دەدرێت بۆ نەخۆشانی شێرپەنجە. سڵاوتان لەبێت. دوای بڵاوبوونەوەی ئیشێکی 964 لەسەر کوژانەوەی نافورەکەی بەردەرکی سەرای سلێمانی و پیسکردنی ئەمڕۆ بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی کێشەکەی چارەسەر کرد و دەستیان کرد بە پاکردنەوەی. دالیا عەلی سەرپەرشتیاری باخچەکانی بەردەرکی سەرا بە 964 وت هەرچەندە ماگانە نافورەکە پاک دەکەنەوە بەڵام دوای ڤیدیۆکەی ئێوە ئەمڕۆ دەستکراوە بە پاکردنەوە و هەر ئەمڕۆژ ئاوی تێدەکەن. وتیشی هاوڵاتیان هاوکارنین و دەبە و پاژماوە دەخەنە ئاوەکەوە. ئەوەش هەم بۆ پاکردنەوە زەحمەتیە و هەمیش کاریگەری دەکاتە سەر پیسبوونی ئاوەکە. ئەوان ئاوی نافورەکە بۆ ئاودانی باخچەکانیش بەکاردەهێنن. کەی دێتەوە تافی لاویم کەی دێتەوە. عەلی مەردانی هونەرمەند دەمێک ساڵە بە ئاوازێکی خۆش و بەم تێکسدا حەسرەت بۆ کاتی لاوی دەخوازێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەنجانە و گەنجانی کوردستانیش خولیا و ئاواتی خۆیان هەیە. پامنەری 964 لە سلێمانی چەند گەنجێکی دواندوە و پرسیاری ئەوەی لێکردوون ئەگەر ببی بە خاوەنی ملیۆنێک دۆلار چی لێ دەکەیت؟ هەندێکیان خەڵکی فەقیر و هەژاریان لەبیر نەکردو و دەڵێن بەشێکی دەدەن بە ئەوان. هەندێکیشیان پێویستی زۆریان بە پارەکە هەیە و ئەڵێن تەنیا بۆ خۆیانی خەرج دەکەن. جا لە هەڵەبجەش دنیا دیدەکان هەر یەکەیان بە جۆرێک دەڵێن ئەگەر تەمەنیان بگەڕێتەوە تەنیا کاری خێر و چاکەیان دەکرد و ئامۆژگاری باشی گەنجانیش دەکەن کە تەمەنەکەیان بخۆزنەوە بۆ کاری باش تا پەشیمان نەبن. لە دەرەوەی شارەوانی شارە زۆر ژمارەیەک جوتیار کە ساڵەهایە کاری کوشتتوکاڵ و ئاژەڵداری لەسەر ئەو زەویانە دەکەن کە لە باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە گرت بوونەوە و ناڕازین لە دابەشکردنی زەویەکانیان بەسەر فەرمانبەران. بەڵام لەناو شارەوانی سەرڕای پێزانین بەوەی کە دابەشکردنی ئەم زەویانە زیانێکی زۆر بە کەرتی کوشتتوکاڵی دەگەێنێت هەروەکو بڕیاری بۆ دەرچووە ڕێژەی قەرەبووکردنەوەکە لە 2 لە 3 بەڵام جوتیاران ئەوەش ڕەت دەکەنەوە دەڵێن باشترین کارێک حکومەت بیکات دەست لێ نەدانی زەویەکانیانە. لای خۆشیەوە سالار ئەحمەد سەرۆکی شارەوانی شارە زۆر دوو جۆر ڕاستی بۆ 964 ئاشکرا دەکات. یەکەمیان ئەو زەویانە لە ڕەسەندا مڵکی شارەوانین و دووەمیشیان لە سەروی خۆیانەوە فەرمانیان پێکراوە بۆ دابەشکردنەکە و ئەوانیش ناچارن بڕیاری سەرو خۆیان جێبەجێ بکەن. نەخۆشانی شێرپەنجە هیچ کات درەنگ نییە بۆ هاوکاریکردنیان و هەموو کەسێکیش دەبێت بیرێکی لەلایەن بێت. ڕۆژی 27 مانگ هونەرمەند کەمال محەممەد کۆنسرتێکیان بۆ دەکات و پارەی پلیتەکانیش سەرجەمیان بۆ ئەوانە وەک خۆی دەڵێت ئامادەیە دەسڕیان بۆ ڕابخات و سواڵیان بۆ بکات. هونەرمەند کەمال محەممەد بە 964 وت بە دڵ و ڕۆح لەگەڵ نەخۆشخانەی هیوا و نەخۆشەکانیدایە و ئەم کاراژ هەر لە پێناوی ئەواندا دەکات و کوردستانیش بەگشتی دایکێکی گەورەیە بۆ ئەو. جا هەر ئەو ساتە تیمی 964 وەک یەکەم کەس بلیتێکیان بۆ کۆنسرتەکە کڕی و داوا دەکەن کە خەڵک بلیتەکان بکڕن بۆ ئەوەی زۆرترین خزمەت بە نەخۆشەکان بکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.